ئەو کاتان باش و ماندوونە بن هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن. دێمەوە پێشبەرتان دوای ماوەیەکی دوور و درێژ کە نەمتوانی ڤیددیۆ ساز بکەم لەبەر ئەوەی لەناو لە گەشتێکی هاوینەدا بووم و هەم شوێنەکە و هەم ڕەوشی ئینتەرنێت لەبار نەبوو بۆ سازکردنی هیچ بەرنامەیەک داوای لێبوردنتان لێ دەکەم. ئەمڕۆکە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ قسە دەکەین کە هەم بابەتی ڕۆژانەن هەم بابەتی استراتیژیکن و بابەتە استراتیژیەکان باس لە ئەوە دەکەین کە ئەو پرۆسی ئیمرالی گەشتوتە قۆناغێکی زۆر باش، قۆناغێکی زۆر استراتیژی کە ڕەنگ بێ ئەمجارە گەڕانەوەی وەکو بڵێ مەحاڵ بێ لە بۆ دواوە لەلایەن هەردوو لاوە. پاشان باز دەکەین بۆ لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی هەیە بە ڕەوشی ڕۆژانە کە ئەمڕۆکە لە دەوروبەری تورکیادا ڕوودەدەن. ئەمڕۆ 20 ئابی 2026 پوختەکە ئەوەیە کە ناوچەکە چۆتە قۆناغێکی یەکجار مەترسیدارەوە. ڕوبڕووبوونەوەی ئەمریکا و ئێران بەبێ چارەسەری ماوەتەوە. تەنگەی هورموز هەتا ئێستاش خاڵی سەرەکی فشارە. عێراق لە نێوان واشنتۆن و تاراندا گیری خواردووە و گرنگترین پەرەسەندنی نوێ لە پەیوەندی تورکیا و ئیسرائیلدا ئەوەیە کە ڕکەبەریەکان لەسەر سووریا لە ناکۆکی دیبلۆماسیەوە بەرەو مەترسی سەربازی ڕاستەوخۆ هەنگاویان ناوە. سەرەتا باسی وێنە گەورەکە بکەین لەسەر تاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چیرۆکی باڵای ناوچەکە هێشتا جەنگ و ڕوبەڕووبوونەوەی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە، بەڵام ئەمە بە شێوەیەکی زیاد بوو قەیرانی جیاواز لەگەڵ خۆی دادێنێ لە عێراق، لە کەندا و لە سووریا، لە لوبنان، لە دەریای سوور و لە یەمەن کۆمەڵی قەیرانی دیکە بەرهەم دێنێ. ڕوبەڕووبوونەوەکان لەو ئاستەدا ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئەمریکا یەتاوەکو ئێستا هەروەکو دەزان یەکلایی نەکراوەتەوە. هەوڵ بۆ دانوستاندن هەبووە لەوانەیە ئێستاش هەبێ، لەوانەش لە ڕێگەی عومانەوە، بەڵام هەردوولا لەسەر پرسی سزاکان بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و پێگەی تەنگەی هورموز زۆر هەتاوەکو ئێستاش لە یەکتر دوورن هاتوچۆی کەشتەکان لە هورموز بە شێوەیەکی نائاسایی کەمی کردووە. ڕۆی تەزبڵاوی کردەوە کە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تەنها 9 کەشتی کاڵا تێپەڕێون لە کاتێکدا واشنتۆن و تاران گێڕانەوەی جیاواز و دژبەیەکیان دەربارەی ئەوە هەیە کە ئایا لەو ڕێڕەوە ئاویەدا چی ڕوو ئەدا. هەردوولا زانیاری جیاواز ڕادەگەێنن لەوکە لەگەڵ یەکتری ناکۆکن. ململانەیەکە هێندەی جەنگێکی سەربازیە لە ڕۆژی ئەمڕۆماندا بووەتە جەنگێکی ئابووری. ترامپ ئەمڕۆکەش هەڕەشەی لەو وڵاتانە کرد کە پاڵپشتی ئابووریان لۆجستیکی پێشکەش بە ئێران دەکەن و ڕایگەیان کە ڕووبەڕووی لێککەوتەی ئابووری گشتگیر دەبنەوە. لە بەرامبەردا ئێران دەڵێت واشنتۆن بەرەو جەنگی ئابووری هەنگاوی ناوە، چونکە بە فشارە سەربازیەکان نەیتوانیوە ئامانجەکانی بپێکێنێ و ئەو بۆچوونە منیش لەگەڵی دامە. و ئێستا کە سووریا بۆتە هێلی نوێی جیابوونەوەی استراتیژی، ئیسرائیل نەک تەنیا لە ئێران بەڵکو لەو ئەگەرەش نیگەرانە کە دەوڵەتی نوێی سووریا سوپاکەی بە هاوکاری تورکیا سەر لە نوێ بنیاد بنرێتەوە. لە هەمان کاتدا تورکیا دەبێتە هاوبەشی سەربازی دەرەکی سەرەکی دیمەشق، بۆیە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەربنکەی ئاسمانی ئەبوو دوهور لە 18 ئاب لە ئیدلیب زۆر گرنگە لە تەنها هێرشێکی دابڕاوی ئیسرائیل بۆ سەر سووریا، چونکە ئەم هێرشە بۆ سەر سووریا نییە بەڵکو بۆ سەر تورکیایە ڕاستیەکەی. لەسەر ئەمانە هەر هەمویان قسە دەکەین. ئەگەر پرسیارەکە ئەوە بێ ئەمڕۆکە چی هەیە دەربارەی ئەمریکا و ئێراندا، دیمەنە دیبلۆماسیەکە بە تەواوەتی تەموو مژاویە و سیگناڵی دژبەیەک لە واشنتۆنەوە دێن کە سیگناڵەکان زۆر لە یەکتر جیاوازن. هەمووتان دەزانن
ترامپ ئەمڕۆ وتی هیچ دانوستانێک لە ئارادانیە و پێگەی ئەمریکا بە زۆر بەهێز و وێنع کرد لە کاتێکدا بەرپرسیارانی تری ئەمریکا ئاماژەیان بەوە کردووە کە کەناڵە دیبلۆماسیەکان هێشتا چالاکن. دانوستانەکانی پێشوو بە نێوەندگیری عومان هەندێک پێشکەوتنیە بەدەست هێناوە، بەڵام هیچ ڕێککەوتنێکی کۆتایی هەتاوەکو ئێستا بەدیناکرێ و من پێشتر باسم لەوە کردووە کە ئەمە ڕەنگ بێ بکێشێ هەتاوەکو هەڵبژاردننی ئەمریکا ساز دەکرێت. ئێرانیەکان لە سەرەتای شۆڕشی ئێراندا کاتێک کۆماری ئیسلامی هاتە سەردەسەڵات، حتا نهات بە سەردەسەڵات کاتێک لە تاران هێرشکرایە سەم قونسوڵگەری ئەمریکا و چەندین کارمەندی دیبلۆماسی بەدیل جیران، ئێرانیەکان ئەمەیان نەداوە، هەتاوەکو سەرۆکی ئەو کاتە تووشی کۆمەڵێک کێشە بوو لە ناوخۆی ئەمریکادەوە لە هەڵبژاردنەکاندا دۆڕاندی ئینجا دیلەکانیان دانەوە وانش ڕەهینەکانیان دایانەوە. ئامانجیان ئەوە بوو سەرۆکی ئەو کاتە سزا بدەن 1979. ئێستا کەش ڕەنگ بێ ئێرانیەکان هەر ئەمەیان بووە بیان هەوێ ترامپ سزا بدە بۆ ئەوەی لە هەڵبژاردن بدۆڕن، لە هەڵبژاردن بدۆڕێت هەڵبژاردننی ناوەڕاستە ترامپ دەمێنێتەوە، بەڵام ئەوە لە ئەدەبیاتی سیاسی ئەمریکیدا پێی دەوترێت مەلی بێباڵ، یعنی مەلە بەڵام باڵی نییە، واتە لە بۆ هەر شتێکی بچووک و گەورە دەبێ لەبەر کۆنگرێس و لەبەر سێنات بپاڕێتەوە بۆ ئەوەی ئۆکەی بکەن. ترامپ ناتوانێت سەر لە نوێ جارێکی تر فڕۆکە هەڵسێنێ و ئەمر بداتە ئاسکەر بۆ ئەوەی شەڕێک بکەن وەکو پێشووتر. وا دیار هەردوو لا دانوستاندن دەکەن، لە هەمان کاتدا هەوڵ دەدەن لایەنی بەرامبەر قایل بکەن لەژێر فشاردا ئەمەش وای کردووە لە دیوانە گشتەکان بە شێوەیەکی نائاسایی دژ بەیەکبەر. عەباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران ئەمڕۆ ڕاستەوخۆ وەڵامی کەمپەینی نوێی ترامپی دایەوە بە ناوی دەی ئابووری. ئەو بیرۆکی ڕەت کردەوە کە فشاری ئابووری زیاتر تاران ناچار بە تەسلیم بوون بکات و وتی ئەمە تەنها هەستی دژە ئەمریکایی قوڵتر دەکات و زیان بە ئابووری جیهانی دەگەینێت. کازم غەریب عەبادی جێگری وەزیری دەرەوەش بە هەمان شێوە وتی واشنتۆن دوای ئەوەی لە ڕێگای سەربازیەوە سەرکەوتو نەبوو پەنای بۆ جەنگێکی ئابووری بردووە. تاران دەڵێت تێگەیشتنە کاتیەکەی مانگی حوزەیران بۆ ماوەی 6 ڕۆژ چیتر بایەخی نەماوە و واشنتۆن تۆمەتبار دەکات بە پێشێلکردنی تێگەیشتنەکان. پەیامی ئێران بە کورتی ئەمەیە: ئێمە قسە دەکەین بەڵام نەک لەژێر هەڕەشەی کاتی و نەک لە کاتێکدا ئەمریکا فشاری سەربازی و ئابووری بەکار بهێنێت. یعنی بە ئاشکرا ئێران ئەڵێ سزا ئابووریەکان کۆتایی پێبێن، پارەکانمان بۆ بگەڕێنەوە، سوپاکەتان بکشێنەوە، ئینجا ئێمە لەسەر خاڵەکانی دیکە دانوستاندن دەکەین. بە ئاشکرا ئەوە دەکاو ئەو کارتە بەکاردێنێت. ترامپیش ناتوانێت مل بدا بۆ ئەوە هەڵبژاردننی لە پێشە مل بدا 100% دەیدۆڕنی مل نەدا جارێ دیار نییە، بەڵام ئامارەکان نیشان دەدەن کە دەیدۆڕنێ. بابەتەکە ئێزگار گرنگە. هورموز خەریکە دەبێتە چەقی پرۆسەی مامەڵەکردنەکە. ئێران دەیەوێت دانی پێدا بنرێت کە توانای ڕێخستنی هاتوچۆی ناو گەروی هورموزی هەیە. ئەمریکا بە توندی دژی هەر شتێکە کە لە کۆنتڕۆلی ئێران بچێت لەسەر ئەو ئاوە. خودی ئێران لەژێر فشارێکی زۆردایە بێگومان لە بواری ئابووری، بەڵام بە جۆرێک ڕەفتار ناکات وەک بڵێ جەنگەکەی دۆڕان دەبێ. و لە هەمان کاتدا ئێرانیەکان تەجروبەیەکی وایان هەیە کە هەموو شتێک لە ناوە خۆیاندا بنیاد بنێن، هەموو شتێک لە ناوە خۆیاندا ئیدارە بکەن. لە تەجروبەی شەڕی عراق و ئێراندا 8 ساڵ ئەمیان کردووە کە ئەو کاتیش وەزعێکی وا لە ئارادا بوو لە کاتێکدا کە برنج و فاسۆلیا و ئارد و شەکر و چا سەددام بە بەلاش دەیدا خەڵک دەیان گوت گوێنی ئارد نازانم یان برنج بە 6 دینارە لە ئێران، شتێکی وا باز دەکرێت تا چەند ڕاستە ڕنگ بزێدە ڕۆیت تێدا هەبێ. بەڵام دوای ئەوە ئێرانیەکان ئەزمونیان لەوە
وەرگر کە چۆن ئابووری شەڕ دروست بکەن. ئێستاکە لە چ وەزعێکدایە ئێمە نازانین، بێگومان کاریگەری دیسانە زیاتر دەبێت، چونکە ئابووری ئێستا ئابووری ئەو سەردەمەنیە، ئابووری ئەلکترۆنیکە، ئابووری ئینتەرنێتە، ئابووری کۆمەڵێک ئابووری هەنە، ئابووری گەشتیاریە، ئابووری گلۆباڵە، ئەمانە لەو سەردەمەدا دەکرێن ناکرێن زەحمەتە. مەسعود پزیشکیان سەرۆک کۆمار لە 19ی ئاب جەختیلەوە کردەوە کە حکوومەتەکەی بەردەوام دەبێت لە پشتگیریکردنی تەواوی هێزە چەکدارەکان سەرڕای سنوورداریەکانی وڵاتەکەی. لە هەمان کاتدا تاران هەوڵ دەدات پێگەی جوگرافی خۆی بگۆڕێت بۆ هەژمونی ئابووری لە تەنگەی هورموز و ئەمە بکاتە ئامرازێک. کێشەکە ئەوەیە کە عێراق لەو قەیرانەدا لەناو کێشەیەکی زۆر زۆر گەورەدایە، لە دۆخێکی زۆر زۆر سەختدایە. بەغدا دەیەوێت خۆی بە دوور بگرێت لەوەی ببێتە گۆڕەپانی شەڕی نێوان هەردوولا، بەڵام گروپە چەکدارەکان سەر بە ئێران لە عێراقدان و وڵاتەکە ڕوبەڕووی ئابووری وڵاتەکە لە ڕووی ئابووریەوە بە ئێرانەوە بەستراوە. چۆن ئێستا پرسێکی ناوخۆی گەورە هەیە، ئەوەیە ئایا پێویستە ئەم ملیشیایانە بە تەواوی لەلایەن دەوڵەتەوە کۆنتڕۆڵ بکرێن. حکوومەتی نوێی عێراق بەڵێنی بە واشنتۆن داوە کە ملیشیاکان تا 30 ئەیلول چەک بکرێن کە هاوکاتە لەگەڵ کشانەوەی سەربازی ئەمریکا و ئەو کشانەوەی کە پیلانی بۆ داڕێژراوە واتە ئەمریکا لە عێراق بکشێتەوە. بەڵام ئەم فراکسیۆنە سیاسیەکان و ملیشەکان هەتاوەکو ئێستا بەیگری دەکەن، هەوڵ ئەدەن خۆیان لەمە بدزنەوە ڕێگە چارێک بۆ ئەمە بدۆزنەوە درێژی بکەنەوە. بەڵام لە سەردانی ئایندەی زەیدی لە بۆ ئەمریکا ئەمە دەبێتە کێشەیەکی زۆر زۆر گەورە کە زەیدی بەدەستی بەتاڵ دەچێتە ئەمریکا و ئەمەش وا دەکات ڕنگ بێ وا بکە ئەمریکا گوشارێکی ئابووری بخاتە سەر ئێران. بە بینە سەر سووریا، چونکە لە سووریا ڕووداوە گرنگەکان ڕوویان داوایانش ڕوو دەدەن و ئەمە کاریگەری چیە و ئەمە مانای چییە لەسەر ئەو پرۆسەی کە لە ئیمرالی دەستی پێکردووە. سووریا دوای ئەسەد خەریکە دەبێتە کێبڕکەیەک لەسەر ئەوەی کێ دەتوانێت شێوەی سوپاپێک هەتەی ئەمنی نوێی سووریا دابڕێشێتەوە و ینی بۆشاییەکەی دوای ئێران پڕ بکاتەوە. تورکیا بۆتە پاڵپشتیکاری سەرەکی حکوومەتی نوێی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد ئەڵشەرا. ئەنقەرە یارمەتی مەشق و ڕاهێنانی سەربازی ئاوەدانکردنەوە و بنیاتنانەوەی دامەزراوەکانی دەوڵەت دەدا. ئیسرائیل دیدگایەکی تەواو جیاوازی هەیە. ئیسرائیل دەیەوێت سووریا لە ڕووی سەربازیەوە لاواز بمێنێتەوە بۆ ئەوەی ڕێگری بکات لە دروستبوونی هەر ژێرخانێکی سەربازی دوژمنکارانە لە نزیکی سنوورەکانی. پاشان ئێمە بینیمان لە 18 ئەو مانگا ڕووداوەکەی ئەبوو ئەلدهۆڕ هات کە 70 کیلۆمەتر دووری سنووری تورکیایە لە ئیدلیبە، لەوێ فڕۆکەخانەیەکەیە و پسپۆرانی سەربازی جەنەڕاڵەکان سەرفەرماندارەکانی تورکیا لەوێ بوونە، میت لەوێ بووە. دوای ئەوە ئیسرائیل هێڕشی کردوتە سەری. لە 18 ئاب ئیسرائیل نزیکەی 8 هێڕشی کردە سەر بنکەی ئاسمانی ئەبوو ئەلدهۆڕ لە پارێزگای ئیدلیب. ئەم پەرەسەنە یەکلاکەرەوەیە بوو و ئیسرائیل لە دوانەکانی ئیسرائیل سووریا ئەڵێ سووریا ئامادەکاری دەکرد بۆ ئەوەی ڕێگە بە هێزێکی تورکیا بدات لە بنکەکە جێگیر بن، ئەمەش پێگەی سەربازی تورکیا بەرەو باشوور و حەلەب دەبرد. ئیسرائیل ئەمەی وەک گۆڕنی دۆخی هەبوو واتە ستاتوس کوا ئەمنی بینی واتە ئیسرائیل ڕێگە نادا ئەم دۆخە بگۆڕدرێ. پێشتر ئێمە بینیمان کە لە 5 جانیوەری ئەو مانگا ئیتیفاقی کرا لە بینی سووریا و ئیسرائیلدا لە نێوان ئەگەر هەڵەنە بەرپرسیاری ئاساییشی نەتەوەی ئیسرائیل لەگەڵ ئەسعاد شەیبانی لە پاریس کرا، بەڵام هاکان فیدانیش بە شێوەیەکی سەرنجڕاکێش لەوێ بوو و لەوێدا بینیمان کە دۆخەکە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕا. چۆن گۆڕدرا؟ هێزەکانی سووریای دیموکراتیک لەو بەری ئاوی فرات سەرەتا بە تەواوەتی دەرکران، پاشان سنوورەکانیان پێتەنگ کرایەوە، لە دێرە زوری دەرکران، هەتاوەکو لە قامیشلی و لە حەسەکە حەبس کران.
دوای ئەوە ڕێککەوتنێک لە نێوان تۆماس باراک یعنی مەزلوم عابدی بارزانی لە ناودا بوو و دوایش ئەحمەد شەرع بە شێوەیەکی ئەلکترۆنی ئیمزای کرد ساز کرا. ئەوەمان بینی بەڵام لەوێدا تێنەگەیشتین کە لە ڕووی ئاسمانیەوە ئیسرائیل ئەوەی قبول نییە کە تورکیا بە هیچ شێوەیەک لە سنوورەکانی لە هیچ شوێنێکی سووریادا هێزی ئاسمانی هەبی ویانی یارمەتی دەربێ بۆ هێزی ئاسمانی فڕۆکەخانەیانی هێزی ئاسمانی زاناوی لێدەنەی سڤیل فلان ئیسرائیل ئەمە ناناسی. هەر لە بۆ هەندەیە وەڵامی سووریا و تورکیا ئەم لێکدانەوەی ڕەت دەکەنەوە. وەزیری دەرەوەی سووریا وتی کارمەندانی سەربازی تورکیا بۆ مەشق و گۆڕینی شارەزایی لێ بوون نەوەک بۆ دروستکردنی بنکەی سەربازی تورکی، بەڵام ئیسرائیل ئەوەی قبول نییە. نەتەنیاهۆ هەڵوێستی ئیسرائیلی بەڕوونی ڕاگەیان ئیسرائیل بەرگەی جێگربوونی سەربازی تورکیا بەرەو باشووری سووریا ناگرێت. ئەمە لە دوانی نەتەنیاهویە، یعنی بەرگەی جێگربوونی سەربازی تورکیا بەرەو باشووری سووریا ناگرێت، بەڵام ئەو لە باکووری سووریا لێداوە. وەزیری بەرگری ئیسرائیل کاتس ئەردۆغانی تۆمەتبار کرد بەهۆی تورکیا کێش دەکات بۆ ناو سەرهەڵدانی مەترسیدار لە سووریادا. ئەنقەرە بە توندی ئەم پاساوە ئیسرائیل ڕەت کردەوە و هێرشەکەی بە پێشێرکردنی سەروەری سووریا ناوزەت کردووتی بەردەوام دەبێت لە هاوکاری حکوومەتی سووریا. ئەنقەرە پاشەک شەناکات ئەمەش دۆخێکی مەترسیدار دروست دەکات. ئەگەر بمان هەوێ ئێستاکە دێمە سەرەوەی کە لەو بینەدا ئەوە چ پەیوەندی بە پرۆسەی نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیادا هەیە کە لە دواییدا بمانەوێ نەمانوێت دەبێتە پرۆسەی نێوان کورد و دەوڵەتی تورکیاوە. پێش هەموو شتێک ئیسرائیل پێی وایە و نابێ ئەو بۆشاییەی ئێران لە سووریا تورکیا پڕی بکاتەوە، دەبێ ئەکرێ لایەنێکی کە پڕی بکاتەوە. کەواتە هەڵبژاردن هەیە لە پێش نەتەنیاهۆ نەتەنیاهۆ سەرکردەیەکە پێویستی بەم جۆرە کارانەوە هەیە. بەبێ ئەمە نەتەنیاهۆ شانسی سەرکەوتنی زۆر کەمە. کەواتە لێرەدا ئەوە بەرەو کوێ دەچێت. ئەگەر تەماشای لێدوانەکەی نەتەنیاهۆ بکەین کە ئەڵێ بەرگەی جێگربوونی سەربازی تورکیا بەرەو باشووری سووریا ناگرێت، یان ئەوە تا دەیەوێ تورکیا ناچاری ڕێککەوتنێکی کە بکە وەکو ڕێککەوتنی پاریس، لەوێدا ئیمزای پێ بکە کە نابێ لە باشوور هیچ پێگەیەکی تورکیا هەبێ، وەیانیش ئەمە خۆی لە خۆیدا زۆر احتیمالێکی زۆر زەحمەتە ببێتە شەڕێک لە نێوان تورکیا و ئیسرائیل. ئەردۆغان ئەمە بەکاردێنێ، نەتەنیاهۆش ئەمەی پێخۆشە، ئەمە بەکاردێنن بێگومان هەردوو سەرۆک حەزیان لەو جۆرە شتانەیە کە لە ژێرەوە یارمەتی یەکتر دەدەن، چونکە چێ سووریای گەیاندە ئەو ڕۆژە چێ سووریای گەیاندە ئەم ڕۆژە دیارە ئەوە ئەردۆغان بوونیە. بەڵام لە هەمان کاتدا دژبرایەتی یەکتریش دەکەن وە سوود لەو دژبرایەتیە وەردەگرن وەکو ئیستیهلاکێک بۆ ناوخۆی وڵاتەکانیان بەکاری دێنن وەکو ئیستیهلاکێکی سیاسەتی ڕۆژانە. هەر لە بۆ هەندێک ئەمە بەڕای من ناگات ئەو ئاستەی کە ئەو دووڵاتە شەڕ بکەن، ناتوانێت و دەبێ ئیسرائیل لە شوێنێک ڕابگیری، چونکە ئەوەی هەیە بۆ ئەڵێم ئیسرائیل لەبەرەوەی ئەوەی هێرشەکان دەکات تورکیانی بۆ سەر ئیسرائیل، ئەوەی هێرشەکان دەکات ئیسرائیلە بۆ سەر تورکیا یانش بۆ سەر سووریا، دەبێت لە شوێنێک ڕابگیری، چونکە سووریا ئێستاش متفقی ئەمریکایە، تورکیاش متفقی ئەمریکایە. هەر لە بۆ هەندێک ئەوەی ئەو کارە دەتوانێت بکە بە تەنیا ئەمریکایە و ئەمریکا دەبێت ئەو کارە بکات. هەر لە بۆ هەندێک تۆماس باراک لەو بینەدا دێو دەچێ و لێدوانی هەیە. بەڵام ئێستاکە لەو بەرنامەیەدا ناکەومە ناو وردەکاری، چونکە شتی دیکەم لە پێشە کە دەبێت باسی بکەم لەسەر پرۆسەکە کە گۆڕانکاری زۆر گەورەی بەخۆوە بینیبوون. ئەمە بەڕای من لە کۆتاییدا دەگاتە ئەنجامێک کە سووریا بەرەو سوپایەکی ناوخۆیی بچێ، یعنی سوپایەک لاواز بێ بەڵام تورکیا دەستی تێدا نەبێ، یعنی سوپایەکی سربەخۆ ببێ، وەیانیش
هێزێکی دیکە لە سووریادا حاکم بێ. بەڵام ئەو هێزە چێە؟ رووسیا پێگەیەکی ئاسمانی هەیە، بەڵام ئێستاکە خەریکی شەڕی ئۆکرانیایە. ئەو وزە و ئەنەرجەی نییە وەکو جاران لە سووریا خەرجی بکە، و سووریاش لە ڕێگای بەریتانیا و MI6 و CIA و میت گەیشتۆتە ئەم سووریایە. لە بۆ هەندێک شانسێکی سووریا زۆر کەمە کە کۆنتترۆلی ئاسمانی و سوپایی هەموو سووریای پێ بدرێ. ڕنگ بە پێگەیەکی بسوچی هەبێ، بەڵام بۆ مانەوەی خۆی لەوێ. لێرەدا کەواتە ئەمریکا بەخۆی هیچ وزەیەکی هیچ نایهێ وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە. ئەوە لە عراق دەکشێتەوە، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیتا هێزەکانی دەکشێنەوە، یانیش ئاڵ و گۆڕی پێدەکە، و یانیش پێگەی هێز دەگۆڕێ. ئەگەر شەڕی ئێران نەمینێ ئەمە زووتر دەکە. کەواتە چێ دەیکە؟ کەواتە دەبێ سوپایەکی لاوازی سووری هەبێ، بەڵام ئەو سوپایە دەبێت سوپایەکی سووریایی بێ، نەک سوپایەک بێ کە دەستی تورکیایی لە پشت بێ. وا پێدەچێ ڕەوشەکە بەرەو ئەو شوێنە بچێ. ئێستاکە ئەمریکا هەوڵەدا بۆ میکانیزمێکی دوورخستنەوەی پێکدادان، یعنی the confliction mechanism. ئەمریکا بەنیازی ئەوەیە، و ئەوەی لە ڕۆیتەرس بڵاوکرایەوە ئەمڕۆکە سەرۆکی موساد لە 14 ئاب، واتە چەند ڕۆژێک پێش هێرشەکە، پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ وەزیری دەرەوەی سووریا کردووە، و ئەمە نیشان دەدات کە بڕیارێکە لە پڕاوە نەبووە، بەڵکو سەرەتا هۆشداریان داوە. سووریا گوێی بە هۆشداریەکە ئیسرائیل نەداوە، پێشوازی لە وەفدەکەی تورکیا کردووە و لەوێ لێیانداوە. لە سەرەتای ئەو قۆناغی ئیمرالی و نێوان دەوڵەتی تورکیا لەو کەناڵەدا زۆرتان بیست و زۆرمان قسە کرد و زۆرمان گوت لەسەر ئەوەی کە ئەم قۆناغا لەسەر چ بنەمایەک دروستە بێ. یەکێک لە بنەما گرنجەکانیشی مەسەلەی ئەوە بوو کە ئێستاکە لە دنیادا ڕەوشێکی نالەبار هەیە، ڕەوشێکی نەبینراو هەیە، بەرەو کوێ دەچێت دنیا کەس نازانێ، چۆن کەس تەوەقعی نەدەکرد ئەحمەد شەڕە بێتە سەردەسەڵات، چۆن هیچ کەس باوەڕی نەدەکرد چەند پسپۆرێکی گرنگ دەناسم کە دوانیان پەیوەندیان لەگەڵ من کرد، گوتیان نەکەوی هەڵا کاتێک دەستەی تەحریری شام هێرشی کردە سەر بەشار ئەسەد و حەلەب گیرە، گوتی نەکەویە هەڵا ڕێگانادەن ئەسەد بڕوخێ، بەڵام ئەسەد ڕوخە و ئەحمەد شەڕ هاتە سەردەسەڵات. کەسێک لەو باوەڕیەدا نەبوو کە ئێران دوای هێرشێکی وەها گەورە، دوای دوو جەنگێکی 12 ڕۆژە و جەنگێکی 40 ڕۆژە بەدەستی ئەمریکا و ئیسرائیل کە وڵاتانی کەنداویش لە پشتینە نەڕوخی، یعنی نەڕوخی هەر کەس، بەڵام نەڕوخ. دنیا لە ڕەوشێکی وادایە، و تورکیا هەروەکو وتم، تورکیا و زۆر وڵاتانی بەهێز سعودیا، پاکستان و ئێران و ئەمانە لەوە دەترسن کە ئیسرائیل نابێ دیزاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە، و ئەو دەرفەتە لە دوای 7 ئۆکتۆبەر لە بۆ ئیسرائیل لەبار بوو. بەڵام ئیسرائیل چەندین هەڵی کوشندەی کرد و ئەمەی هەتاوەکو ئێستا بۆ جێبەجێ نەکراوە. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئیسرائیل کارتی لەدەستدانی. ئیسرائیل کارتی زۆری لەدەستدانە، و گەورەترین کارتیش کە مەسەلەی کورد بەکاربێنێ لە دژی تورکیادا. هەر لە بۆ هەندێک ئەو پرۆسەیە دەستی پێکردووە. ئەمڕۆکە ئەو پرۆسەیە گەشتۆتە قۆناغێکی زۆر گرنگ. شتە کۆنەکان باس ناکەم، شتە نوێیەکان باس دەکەم. ئەو دیدارەی کە لە 2 ئاب، یعنی دوی ئەو مانگە ئەنجامدرا کە تازە بەرەبەرە ڕادەگەێنرێ بڵاو دەکرێتەوە، دیدارەکە نزیکەی 3 کاتژمێری خایەن لە نێشاندی ئیمرالی و ئۆجەلان قسەیان کردووە کە پەروین بۆڵدان، مەدحەت سنجار و پارێزەر فایق ئۆزگور ئەڕۆڵ چوبوونە ئەوێ. ئۆجەلان لەوێدا بەپێ ڕاگەیەنراوی دەم پارتی کە لە 30 ئابدا بڵاو کرایەوە، تەوەرەی سەرەکی دیارەکە بریتی بوو لە یاسایی چوارچێوە و چەکدانان و دیموکراتیزەکردن و چۆنیەتی بەرەو پێسووی
سونی قۆناغەکە لە داهاتوودا پوختەی ئەو پەیامانەی ئۆزەران کە ویستوێتی بگاتە ڕای گشتی ئەمانن یاسای چوارچێ وەک چارەسەری کێشەیەکی مێژوویی و سەرەتایی پرۆسەی دیموکراتیزەکردنی بینیوە جەختی لەوە کردوتەوە کە ئەمە تەنیا پەیوەندی بە پرسی کوردە و کوردیشەوە نیە بەڵکو بۆ هەموو ئەو کەسانەی لە تورکیا دەژین لە ڕووی مافی دیموکراسی و گەشەی ئابووریەوە گرنگە ئاماژەی بەوە کردووە کە پرۆسەکە هێشتا تەواو نەبووە بەڵام دۆخێکیش نییە کە پێویستی بە دیدگایەکی نەرێنی هەبێت بۆ سەرکەوتنی پرۆسەکە پێویستی بە هەموو لایەنەکان بینیوە بەرپرسیارەتی بگرناستۆ لە هەمووی گرنگتر ئەوەی خستۆتە ڕوو کە ئەو یاسایە لە پەرلەمان دەری دەکات وەک کلیلێکە بۆ کردنەوەی دەرفەت لە بەردەم پرۆسەکەدا ڕایگەیاندووە کە ڕێگەی دیدگای کۆماری دیموکراتیک کراوەتەوە کەواتە پەیامی سەرەکی دیداری دوی ئاب دەکرێت بەم شێوەیە کورد بکرێتەوە دوای دانانی چەک هەڵوەشانەوە ئیتر پێویستە بچێتە خۆناغی سیاسی و یاسایی و ئەمەش بە گەڕەنتی یاسایی جێبەجێ دەکرێت دوێنێ لە کۆبوونەوەیەک ئەنجامدرا 19 مانگ کە لەگەڵ ڕۆژنامە نووسان ئەنجامدرا لە کۆبوونەوەکەدا پەروین بوڵدان فایق ئوزگور ئەڕۆڵ بەشداریان تێدا کرد و لە هەمان کادا وەیسی ئاکتاش واتە زیندانیەکی پێشوو کە ساڵانێکی زۆر لە ئیمڕایی لەگەڵ ئۆجەران ماوە و لە سکرتاریەتی ئیمرالی دەکاری کردووە ئێستا کە سەربەس کراوە چووکە وابزانام 30 ساڵی تەواو کرد لە زینداندا هاتە دەرەوە وای کەسێکی گرنگیشە وا پێدەچێ ئەو گوتەبێژی ئۆجەلان بێ بە نسبەت پەکەکە ئێستاکە لە تورکایە ئەو سێ کەسانە لەگەڵ ڕۆژنامە نووسان دوێنێ کۆبوونەوەیەکیان ساز کرد و باسییان لە دیدارەکەی دوی ئاب کرد کە ئۆجەران داوای کردووە نوێنەرێکی جەهەپە بەشداری لە کۆمیسیۆنی چاودێری پەرلەماندا بکات لەو ئۆجەران دەڵێت نابێت جەهەپە لە دەرەوەی پرۆسەکە بمێنێتەوە کردنەوەی کەناڵی یاسا و دیموکراسی بۆ جەهەپەش گرنگە تەنانەت دەربڕینێکی سەرنجڕاکێشی بەکارێنەوە کە دەڵێت ڕێگەی دیموکراسی لە ئیمرالیەوە دەرباز دەبێت بەڵام لێرەدا خاڵێکی گرنگەیە ئەم بەشە لەو کۆنووسە فەرمێدا نییە کە پارتی دەم بۆ ڕایگشتی بڵاوی کردەوە سەرچاوەکانی دەم پارتی ئەم قسەیە ڕەت ناکەنەوە بەڵام دەڵێن لە تۆمارەکارماندا نییە بۆیە دەبێت ئەمە وەک گێڕانەوەیەکی ڕۆژنامە نووسی وەرەبرێتنەوە نەوەک دەقێکی فەرمی و ئەولا بە پێی قسەکانی دەم پارتی بەڵام قسەیەکی وا کراوە لە تێبینیەکانیشدا هەیە بەڵام لە لێدوانەکەی دەم پارتیدا نیە ئەو تێبینیە لای من هەیە ئەم جۆرە قسانەی تێدا هەیە لێرەدا ئەبینین ئۆجەران دیدگایەکی فراوانتری هەیە بەجەهەپە دەڵێ گوێمەدەنە کێشەکانی نێوان ئیکرام ئیمامۆغڵ و ئەردۆغان ئەمانە کێشەی کۆنژکتورن کێشەی کاتینە ئێمە لەگەڵ دەوڵەت لەناو دیدارێکداین و ئێمە گەشتونێتە ئیتیفاقێک واو ئیتیفاقە لە کۆتاییدا تورکیا بەرە موسسات و نیمچە دیموکراسیەتێک دەبا بەڵام ئەمە لەگەڵ کۆنژکتۆری جەهەپە و ئیکرام ئیمامۆغڵ و ئوزگور ئۆزەل یەک ناگرێتەوە ئیکرام ئیمامۆغڵ لە زینداندایە و هەتاوەکو ئێستاش ڕەدی ناکاتەوە کە ئەو کاندیدا لە بۆ سەر و کۆماری وانە ئەردۆغانیش کاندیدا و لە هەمان کەدا ئوزگور ئۆزەل کە لە ناو جەهەپە بڵێن ئینقلاب کودەتای بەسەردا کراوە حیزبێکی کەی دروست کردووە و هەموو داهێنانەکەی و هەموو ئەوەی ئەو سەرمایە کە هەوێ بیخەوێنیت لە دژی ئەردۆغانە و لە بۆ ئەوەیە کە بچێتە سەر دەسەڵات ئۆجەلان دەڵێ لێرەدا ئۆجەلان دەڵێ ڕێگەی دیموکراسی لە ئیمرالیەوە دەرباز دەبێت کەواتە لە سڤیرنی دەرباز نابێت کە ئیکرام ئیمامۆغڵوی لێ حەبس کراوە لێرەدا تەماشا دەکەین ئەم شتانە لە ڕووی کۆنژکتورەوە تەواو ئەو دووداخوازیانەی نێوان ئۆجەلان و جەهەپە تەماشا دەکەین ینی جەهەپەی نوێژ ینی یەنی پارتی نوێ کە ئوزگور ئۆزەر دوای کودەتایەکە دروستی کرد یەک ناگرنەوە بە تەواوەتی بەڵام ئەمە
قسەی کۆمەڵێک کەس بە تایبەتی کۆمەڵی کەسی چەپ وانی سیکولارەکانی تورکیا ئەتا تورکچەکان دەخاتە ناو تەنەکەی زبڵەوە کە 2 ساڵە ئەڵێن ئەو پرۆسی دەستی پێکردووە بۆ ئەوەی ئۆجەلان ئەردۆغان دیسان بکاتەوە سەرۆک و ئۆپۆزیسیۆن لە ئاش بدە. ئۆجەلان دەڵێ من نامەوێت ئۆپۆزیسیۆن لە ئاش بدرێ، من دەمەوێت ئۆپۆزیسیۆنیش تێدا بمینێ، بەڵام گوێ مەدەنە ئەملاو ئەولا. بەڵام ئۆجەلان بە ناڕاستە خۆ شتێکی کەش دەڵێ کەواتە ئەڵێ گوێ مەدەنە کۆنژەکتور بە ئەردۆغان جارێکی تر ببێتەوە سەرۆک ویانیش بابی هەیە بێتەوە سەرۆک. ئێمە لە کۆتاییدا لەگەڵ دەوڵەت ڕێککەوتوینە استراتیژیەکی لە دوور و درێژدا لە قازانجی هەموماندایە. شتێکی واش دەڵێ ئەوە لەسەر ئەوە دەمێنێتەوە کە تۆ چۆن شڕۆڤی دەکەی. لە کۆبوونەوەکەدا چیتر گوترا هەروەکوتم پەروێن بوڵدان فایق ئوزگور ئارۆڵ پارێزەری ئۆزران وەیسی ئاکتە زیندانی پێشوو کە ساڵانێک لە ئیمڕانی ماوە لە سکرتێریەتی ئیمڕانیدا جێگەی گرتووە. لەوێدا باس لە یەکەم جار میکانیزمی قۆناغی کۆتایی بە شێوەیەکی کۆنکرێت ڕوونکرانەوە، باس لە ئەرکی دیاریکرا و ئەرکی دیاریکراوی ئۆجەلانکرا و ئەو مۆدلەی بوڵدان و ئەڕۆڵ باسییان کرد. سێ میکانیزم دەبن کە تەواوکەری یەکترن: میکانیزمی باڵای جێبەجێکردن لەلایەن دەوڵەتەوە، میکانیزمی خوارەوە کە وەک دەستەی چەکدانان و سیاسی بوون ناوزەت کراوە، و کۆمیسیۆنی چاودێری پەرلەمان. کۆمیسیۆنی چاودێری پەرلەمان یعنی سێ میکانیزمانە: میکانیزمی باڵای جێبەجێکردن لەلایەن دەوڵەتەوە، میکانیزمی خوارەوە کە وەک دەستەی چەکدانان و سیاسی بوون و ناوزەت کراوە. لە ئی دووەمدا لەو میکانیزمەشدا یعنی میکانیزمێک دروست دەکرێت دەستەی جێبەجێکردن چێە سەر و کۆمارە، ڕەنگ بێ وەزیری ناوخۆیی بێ، ڕەنگ بێ مستەشاری مید بێ ویانیش وەزیری سوپا بێ لەگەڵی دابێ، و ئەردۆغان ویانی جێگرەکەی ئەردۆغان سەرپەرشتی دەکە. ئۆجەلان لەوێدا نییە، بەڵام لە دەستەی دووەم وانش ئەنجومەنێک دروست دەکرێت بۆ میکانیزمی دووەم کە وەک میکانیزمی خوارەوە ناوزەت کراوە کە کاری سەرپەرشتیکردنی چەکدانان و سیاسی بوونە. لەوێدا ئۆجەلان باز دەکە کە کۆردیناتۆری بەڕێوەبەری ئەو دەستەیە، چونکە ئەو دەستەی کارەکان جێبەجێ دەکە. کەواتە ستاتویەک لە ڕووی کردداریەوە بە ئۆجەلان دراوە، پاشانیش کۆمیسیۆنی چاودێری لە پەرلەمان دروست دەکرێت. ئەمانە ڕۆلیان هەیە. بوڵدان باسی لەوە کرد کە ئەنجومەنێکی باڵا بە سەرۆکایەتی جەودەت یاڵمات جێگیری سەرۆک کۆمار پێک دێت. وەزارەتی داد، ناوخۆ، دەرەوە، بەرگری و سەرۆکی میت تێدا دەبن. ئەمن ئەو دوو وەزارەتەم لەبیرچوو سەرەتا باسکەمەوەتە وەزارەتی داد، وەزارەتی دەرەوە، ئەوانەشی تێدا دەبن. لە دەستەی خوارەوەشدا بەرپرسیارانی دەوڵەت دەبن و هەماهەنگی گرانەوەی چەکداری لەوێەوە دەکرێت. فایق ئوزگور ئەڕۆڵ ڕۆڵی ئۆجەلانی ڕوونتر کردەوە. ئۆجەلان دوو ئەرکی سەرەکی دەبێت: گرتنە ئەستۆی بەرپرسیارەتی و بەڵێن تەعاهود سەبارەت بە هەڵوەشانەوەی ڕێکخراوەکە و دانانی چەک. دوو بەشداری لە بەڕێوەبردننی پرۆسی چەکدانان و گەڕانەوەی ئەندامی ڕێکخراوەکە لە چیاکاندا. بەواتایەکی تر ئەگەر ئەم مۆدیلە جێبەجێ بکرێت، ڕۆلی ئۆجەلان زیاتر لە خاڵێکی هەماهەنگی و بەرپرسیارەتی نێوان دەوڵەت و ڕێکخراوەکەدا دەبێت بۆ پرۆسەی چەکدانان. و ئۆدا تیڤ باسی لەوە کردووە کە بوڵدان وتوێتی ئۆجەلان لە سەرۆکایەتی ئەو دەستەی چەکدانان و سیاسی بوونەدا دەبێت، لە سەرۆکایەتی دەبێت. ئەوەی من باسم کرد ئەوە بوو، یعنی سێ ئەنجومەن ساز دەکرێن: ئەنجومەنێک کە سەرۆک کۆمار و وەزیرەکانن، میتیش لە ناودایە، ئەنجومەنێکی خواردتر دروست دەکرێت، ئەو ئەنجومەنە سەرۆکایەتەکەی ئۆجەلانە، ئەنجومەنێکیش لە پەرلەمان دروست دەکرێت. ئێستاکە لە بۆتان ڕوون بووە وابزانم، چونکە ئەو بابەتانە بە زمانێکی وها سادە کەس ڕوونی نەکردوێتەوە. و بوڵدان ئەڵێ نازانین کەی، بەڵام لە ئایندەدا ڕۆژنامە نووسان ئەتوان بە ئاسانی بستنە ئیمڕالی ئۆجەلان بین و چاوپێکەوتنی لەگەڵدا ساز بکەن. لە هەمان کاتدا لەو کۆبوونەوەی 19 مانگی دوێنێ مشتومڕێک چێ پرۆسەکەی دەست پێ کرد. پەروێن بوڵدان وتی کە پرۆسەکە بە
تاوقعکردنی دەوڵەت باخچەلی لە 1 تشرینی یەکەمی 2024 لەگەڵ پارلەمانتارین دەستی پێکردووە و ئەو دەنگویانەی دەڵێن پێشتر ئامادەکاری نهێنی نێوان ئۆجەلان و سری سوڕیا ئۆندەر باخچەلی هەبووە ڕاستنی. وەیسی ئاکتای شووتی پێش بانگاوازیەکەی باخچەلی هیچ چاوپێکەوتنێک لە نێوان دەوڵەت و ئێمرالیدا نەبووە. ئەوە زانیاریی زۆر نوێیە کە وەیسی بەخۆی لەوێ بۆ لە ئێمرالی بووە ئەڵێ نەخێت. هەتا لێ دوانەکەی باخچەری نەهات هیچ ڕێککەوتنێک نەبووە. تەنانەت ئۆجەلان ئەو کاتە لە گۆشەگیریەشی زۆر گەورەدا بوو. دوای لە دوانەکەی باخچەلی یەکەمین جار دەرگاکرایەوە بۆ ئەوەی عومەر ئۆجەلان بچێتە لای. و لەو سەعاتانی لەو ڕۆژانەی عومەر ئۆجەلان لەوێ بوو پەکەکە چالاکێشی ئیندیحاری لەسەر پیشەسازی سەربازی بارەگایی پیشەسازی سەربازی دەوڵەتی تورکیادا ئەنجامدا. سەرەتا گوتی ئێمە نین پاشان گوتی ئێمەین پاشان گوتیان ئەمە ئەو کەسانە ئەو فیدایی بووینە بەدەست پێشخەری خوێن ئەو چالاکیان کردووە. بەڵام لێرەدا شتێک دەردەکەوێت کە پێشتر هیچ دیالۆگێک نەبووە. دەوڵەت باخچەلی ئەوەی داوا کردووە بە دەوڵەت باخچەلی هەستی بەوە کردووە لە دنیادا لە دەوروبەری تورکیادا چی ڕوەدا و ئۆجەلان پێشوازی لەوە کردووە و پەکەکە هەتا ئەو کات ڕازی نەبووە بەمە. ئەوە قسەی وەیسی ئاکتەش. بەڵام پێشتر ئێمە دەزانین کە قسە لەسەر ئەوە زۆر کراوە بۆ من بەخۆم زانیاریم هەبووە کە لە نێوان ئۆجەلان و قەندیلدا گفتوگویەک دروست بووە و گفتوگویەکە توندیش بەڕێوە چووە. ئایا ئەو قسانە ئێستاکە ئەوەی ئێمە باسمان کرد لەو کاتە یعنی چەند ڕۆژێک پێش قسەکانی دەوڵەت باخچەلی ئەمانە ڕاست بوون ویانیش ڕاست نەبوون ویانیش ئایا وەیسی ئاکتاش و پەروین بۆڵدان بە مەبەستێکی دیکەی سیاسی ئەم قسەیە دەکەن کە بیان هەوێ نیگەرانیەکانی ئەوانەی ئۆپۆزیسیۆنن بڕەوێنەوە. ئەمەیان جارێ بەڕاستی ناسن. و هەروەها لەو کۆبوونەوەیدا گوتراوە کە ئۆجەلان وتوێتی ئەوەی بنەڕەتیە یاسانیە بەڵکو پەیمانی پیاوچاکانەیە جنتلمنز ئەگریمنت ئەگەر بە ئینگلیزی تەرجمەکە ئەو پیاوە بووە وەک پیاو ساداری وەرنەگرن واتە ئێرادەی سیاسی لایەنەکان بەقەت یاساکە گرنگە. و دەم پارتی کۆنگرەیەک ساز دەکات لەوێشدا ئەوە گوترا دەبێتە بزوتنەوێکی نوێی سیاسی. لێرەدا مەبەست تەنها تێکەڵبوونەوەی کورد بە دەوڵەت نییە بەڵکو وەک گۆڕانکاریەکی سیاسی و یاسایی دوولایەنە پێناسەکراوە دەوڵەت کورد بناسێت و کوردیش دەوڵەت بناسێت. ئەمە چارەسەری پرسی ئەو کەسانەش دەگرێتەوە کە چەک دادەنێن و دەگەڕێنەوە ناو ژیانی ئاسایی و سیاسی. بە کورتی لە قۆناغی یەکەمیندا بڕیاری هەڵوەشانەوەی پەکەکە و بەڵێنی چەکدانان لە قۆناغی دووەمدا دەرکردنی یاسایەکی چوارچێوەی گشتگیر لە پەرلەمان ئۆجەلان لەو یاسایەدا ڕۆلی هەیە جێبەجێکردنی چەکدانان و بەڕێوەبردننی گەڕانەوەی چەکدانان بۆ چەکدارەکان بۆ ناو سیستەمی تورکیا. ئۆجەلان ڕۆلی هەماهەنگی و بەرپرسیارەتی بەرامبەر ڕێکخراوەکەی دەگرێت لەم گەڕانەوەیدا کۆمیسیۆنی چاودێری پەرلەمان چاودێری پرۆسەکە دەکات و لە هەمان کاتدا ئەنجامی چاکسازی تری یاسایی و دیموکراتیک لە مادەی حەوتدا لە ئەو 12 خاڵەی کە زۆر کەس قسەی لەسەر کرد لەوێدا باسنەوە دەکرێت کە یعنی بەندێکی هەیە ئەگەر ئەمانە هەمووی جێبەجێ بکرێن ئەو دەستەی سەرو بۆی هەیە چاکسازی یاسایی دیکە ساز بکە یعنی لەوێدا شتێک بکە کە ڕنگ بێ ئەندامانی کۆنسەی سەرۆکایەتی بتوانن بگەڕێنەوە ئەو کاتە. بەڵام ئێستاکە بەو پەلەپەلیە ئەو هەموو کارە ناکرێت. بەڵێ 40 دقیقە قسە دەکەم ئەمڕۆ کە ویستم بە تەنیا زانیاری بدەم بەڵام
ئەمە قۆناغێکی زۆر گرنگە و لە هەمووشی گرنگتر ئەم قۆناغە چ کاریگەریەکی دەبێت لەسەر مۆدیلی تێکۆشانی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان و لەسەر مۆدیلی تێکۆشانی حیزبی چەکداری لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەمە ئەگەر سەرکەوتوو بێ هیوادارم کە سەرکەوتوو بێ یەکێک لە قازانجە گرنگەکانی بەتەنیا پرسی کورد و ئەم شانە لەولاوەدانێ بێگومان ئەمە گرنگە بێگومان هەزاران کەس کە لە زیندان بێنە دەرەوە هەرێکی 20 ساڵە 15 ساڵ لە زینداندان لە تەمەنێکی لاوێتی چونەتە زیندان ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی لطفی خوددایە یعنی ئەمە لە بواری مرۆیەوە دەبێت تەماشای بابەتەکە بکەین نەک لە چوارچەوەی نەزەڕێکی تەنگی تونڕەوانەی ناسیۆنالیستانە و ینی چەپگەڕانە تەماشای بابەتەکە بکەین دەرخستنی ئەو هەموو زیندانیانە کارێکی زۆر باشە گەڕانەوەی ئەو هەموو خەڵکە بۆ سەر دێهاتەکانیان ئەو دێهاتە جوانانەی بۆتان و بادینان و زاگرۆز بەڕاستی ئەمە دەرفەتی زێڕینن بەڵام لە هەمان کاتدا عقلیەتی حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمە چەندین ساڵ لێرە ڕەخنەی لێ دەکەین بە پەکێکەشەوە ئەو عقلیەتە لە ناو دەچێ ئەو عقلیەتە کۆتایی پێدێ و لە هەمان کاتدا ئیدی بمانەوێ نەمانەوێ ئەو ئەرکەی کە ئۆجەلان 20 ساڵ بەر لە ئێستا ئەمەن شاهێدم بەر لە دەستگیرکردنەکەی ئەو ئەرکەی کە ویستوێتی جێبەجێ بکە ئێستا کە ئەو دەرفەتەی دێتە پێشەوە بۆ ئەوەی جێبەجێ بکە چونکە پەکەکە تایبەتمەندێکی وای هەیە ئەو قسانەی ئۆجەلان ئێستا کردوێتی ڕیسکێکی زۆر گەورەی کرد من بام نەدەوێرام ئەو قسانە بکەم چونکە دەزانم لە ناو پەکەکەدا لە سەرەتای دروستبوونی پەکەکەدا بە تایبەتیش دوای ئەوەی کە ئەچێتە لوبنان هەزاران کەس لەسەر ئەم جۆرە قسانە کوژراوە کە ئۆجەلان کردوێتی بەداخەوە ئەو قسانەی ئۆجەلان دەیکا عوسمان ئۆجەلان چارێکێکی ئەمە نەیکردبوو بەڵام عوسمان ئۆجەلان بۆ خاین بۆ شەڕەفسس بۆ ئاڵچاخ بە نەعلەت کرا بە نەفرەت کرا ئەگەر ئۆجەلان نەبوایە برای ئۆجەلان نەبوایە و ئەگەر ترسی مام جەلال و مەسعود بارزانی نەبوایە ڕەنگ بێ کوشتبایە هەوڵیشیان دەبیکوژن ویانش بیگرن ویانش بیڕەفێنن بەڵام سەری نەگرت تەماشاکە مێژوو چۆنە ئینسان لە خۆیەوە ئەمن باسی خۆشن دەکەم لێردا خۆم لی بە دوور ناگرم چونکە ئێمەش کاتی خۆی وامان بیر نەدەکردەوە خۆ ئەوە ڕەخنەدانەیەکی خۆشمانە ئێمە پێشتر چۆمان بیر دەکردەوە بەڵام لە هەمان کاتدا ئەمە تایبەتمەندێکی پەکەکەشە کە بەتەنیا ئۆجەلان ئەتوانی دەستکاری ئەو جۆرە وەهمانە بکە دەستکاری ئەم جۆرە تابلۆیانە و ئەو تابوتانە بکە ئەو تابوتانە هەم بە خۆی دروستی کردوونە هەم بە خۆشی دەیانشکێنی و دەستکاری دەکات یعنی ئۆجەلان لە سەردەمێکدا ژیاوە پێش ئیبراهیم و لە سەردەمێکدا دەژی کە خۆی ئیبراهیمە بوتەکان دەشکێنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە و وەکوتم لێرەدا عقلیەتی حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بە تایبەتی عقلیەتی حیزبی چەکداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئەو پرۆسەی سەرکەوتوو بێ گۆڕانکاریشی زۆر گەورەی بەدەستدادێت کە عقلیەتێکی دژە دیموکراتیکە تەماشاکە ئەو پەکەکەیە گەورەیە ئەو پەکەکەیە بە دسپلینە ئەو پەکەکەی فیداکارە وانە ئەخر فشەنیە کاکە ئەوەی نەیبینی بێ لە ناویدا نەبوو بێ نازانێ کە گەریلا لە باکوور زۆر جار هەیە هەبووە 2 ساڵ نانی نەبینیوە نەوەکو نەی خواردۆ نەیبینیوە ئەم بەخۆم شاید حاڵی ئەوە بوومە کە خەڵکانێک سوعبەتیان دەکرد لە ناو گەریلاکاندا یەک دەیگوت باسی ژیانی منداڵی دەکرد دەیگوت دایکم نانی هێنا نانمان خوارد یەکەچکە لەو لاوە بە گاڵتا دەکەوتە ناوی دەگوت چیت گوت نانچیە کابۆم باسکە نانچیە یعنی وەکو بڵێ وشەی نانی لەبیر چوو بووە بەڵام جەنگەکە بەردەوام بوو کۆتاییەکەی چۆن بوو ئەمە بابەتێکی دیکەیە کۆتاییەکەی بێگومان خراپ بووە کۆتاییەکەی باشتریش نابێت لەمە ئەمە لە مێژە نیشانەکانی ئەمە دیارن بەڵام لە هەمان کاتدا
ئەم جۆرە جەنگە وەک وڵات پارێزی، وەک نیشتیمان پەروەری، وەک ڕاستگۆیی، وەک شۆڕژگێڕی فرۆستراوەتە خەڵک و ڕەخنەکردن لەم جۆرە جەنگە وەکو بڤە، وەکو بێ ئەخلاقی، وەکو خیانەت لە قەڵەم دراوە، وەکو ناوڵات نانیشتیمان پەروەری لە قەڵەم دراوە، وەکو سوکایەتیکردن بە شەهیدان لە قەڵەم دراوە و ئەمانە ئێستاکە هەر هەمویان بە دەستی ئۆزلانێکەوە کە بەخۆی دروستی کردوونە دەڕوخێندرێ. بابەتەکە لێرەدا ئەنترێسانتە، گرنگی پێ بدرێ. بەڵێ بەردەوام دەبین لەسەر ئەو بابەتە. تکایە وەکو هەموو جارێ داواتان لێ دەکەم هەوڵ بدەن ڤیدیۆکانمان شێر بکەن. ئەم جۆرە زانیاریانە، ئەم جۆرە شڕۆڤانە کە بەبێ ئەملاو ئەولا بەبێ ئەوەی خۆمان لە شتێک بشارینەوە بە ڕاشکاوانە باز دەکەین، لە شوێنی دیکە باس ناکرێن و هیوادارم بە شێوەیەکی بابەتیانە باسم لە بابەتەکە کردبێ و هیوادارم ئایندەیەکی خۆشتر بگاتە ئەو قۆناغا. ئەوەی ئەمڕۆکە گرنگە ئەوەیە کە ئێمە لە سەردەمی پڕۆپاگەندە دەربچین، هەتاوەکو ئێستاش بەشێکی زۆر لە لایەنگرانی پەکەکە و کە ئەو لایەنگرانەی بە تایبەتی ئەو لایەنگرانی کە خەڵکی بەشەکانی کوردستانن، بە تایبەتی بەشی کوردستانی عێراق و کوردستانی ئێران جۆرە لایەنگرێکن لەبەر ئەوەی لە شوێنی دیکە جێگەیان نەبووە. بە ڕاشکاوانە ئەتوانین ئەوە بڵین و ئەمانە جگە لە پڕۆپاگەندە شتێکی دیکە نازانن، شتێکی دیکەش حەز ناکەن بزانن، بەڵام دەبێت لەو پڕۆپاگەندەیە تێپەڕین چونکە سەردەمی پڕۆپاگەندە نەماوە. دوێنێ ئەتۆ پڕۆپاگەندت لە بۆ شەڕی چەکداری دەکرد، دوێنێ ئەتۆ پڕۆپاگەندت بۆ خوێن دەکرد، پڕۆپاگەندت بۆ شەهید دەکرد. ئەمڕۆکە ئەگەر ئەوە بکەی خراپە و لە هەمان کاتدا ئەگەر بڵێ تەنانەت پرۆسەکە باشە تەواو سەرکەوتون ئێمە سەرکەوتین، دیسا ئەتۆ لەناو پارادۆکسێکی زۆر زۆر گەورەدای، چونکە دوێنێ دەتگوت ئەوەی وا بڵێ خائینە، شەرەفسزە، عوسمان ئۆجەلانە، ئەمانە دەبێ هەمووی بگۆڕدرێن. من بەخۆم نمونەیەکم هەیە، باس لە نمونەی شخصی ناکەم، بەڵام بۆ تێگەشتن زۆر جار پێویستە کە ئەم جۆرە شتانە باز بکەین. جارێک دەمانویست لەو بەلجیکەیەدا چالاکێک ساز بکەین، حتا بیرۆکەکە ئەگەر بڵێن بەشی زۆری ناڵێم هەمووی، بەڵام بەشێکی ئیمن بوو بۆ ئەوەی چالاکێک ساز بکەین لەگەڵ چەند ڕەفیقێک ڕێککەوتین چالاکوانێک بۆ ئەوەی چالاکێک لە جێی تورکیا ساز بکەین لە کوردستانی عێراقدا کە ئەو تازە سوپای تورکیا داهاتە ناو کوردستانی عێراقدا، هاتە بەرمیزە و ناوچەی برادۆست و ئەوانە بارەگیان ساز دەکرد و بڕیارماندا لە شوێنێک کۆبینەوە. چەند هاوڕێیەک شوێنێکیان دەستنیشان کرده بوو، من وامزانی ئەو شوێنەیە، بەڵام دوایی شوێنەکەیان گۆڕی بوو، بەم نیشیان نەوت بوو، ناو نیشانەکەشیان پێنەدا بوو. شوێنێکیان دەستنیشان کرده بوو کە بارەگایەکی نزیک برادران هەواڵانی پەکەکەیە. چوینە ژوورەکە تەماشامان کە ڕسمی شەهیدان و ڕسمی عەبدوڵڵا ئۆجەلان و کۆنسەی سەرۆکایەتی و گەریلا و ئەم جۆرە شتانە هەیە بەڕێزەوە دانیشتین و تۆقەمان کرد و گفتوگۆمان کرد. دوایی کەسێک هات لە دەرەوە ویستی شەڕم پێ بفرۆشێ و منیش بەڕاستی حتا بۆم کرا، هەرچەندە زۆر زەحمەت بوو، بەڵام لە سەرەتاوە بڕیارمدا نابێ من غەڵەت بکەم، چونکە من هاتوومەتە ماڵی ئەوان. ئەگەر بە غەڵەتیش هاتبووم یانیش بە نەزانتی و یانیش کەسێک منی ڕاکێشا بێتە ئەو، هەرچەندە بە ئەنقەست باوەڕ ناکەم کەس منی ڕاکێشا بێتە ئەوێ، و ئەگەر بە ئەنقەستیش بێ بەنیازێکی خراپ نەبووە، ڕەنگە بۆ دیالۆگ و گفتوگۆ بێ چقەی دیە. بەڵام من گوتم هەڵاکە نابێ من بکەم، چونکە من لە ماڵی ئەوانم. کەسێک هەڵسا ناڕازی بوونی خۆی نیشاندا کە من هاتوومەتە ئێرە و دەبێ ئەمن پەشیمان ببمەوە و راپۆرت بنووسم و لەو قسانەی کە کردومەوە لە شتانێک کە کردومەوە لە قسانەی کە دەیکەم و ئەم جۆرە شتانە، یعنی جۆرێک لە جۆرەکان بەیع بدەم. منیش پێم وتم کاکە من ئامادەم بۆ هەموو جۆرە گفتوگویەک تێت بگەینم، ئەتۆش تێم بگەینە، بەڵام من ئامادەی بەیعدان نیم. ئەو هەموو خەڵکەی کە لێرە دەیبین زۆربیان خەڵکی کوردستانی عێراقن، هەر هەمویان لە دەستی ئەو عەقڵیەتەی کوردستانی عێراق ڕایان کردووە هاتوونەتە ئێرە پەنابەرن کە بەشێکیان کرێکاری دەکەن کە ئەو کرێکاریان لە سلێمانی و لە هەولێر و دمۆک نەدەکرد. ئەتو چۆن داوا لە من دەکەی من بەیعەت بدەمە ئەو عەقڵیەتە؟ ئەگەر بەیعەتم پێدا بە جاران پێم بدە، ئێستا بۆ پێت بدەم ئەخر. وەڵحاسر چوینە من چوومە دەرەوە، هەندێک لە برادران چوون گفتوگویان لەگەڵ ئەو کەسە کردبوو،
وتیان ئێمە ئەوە قبول ناکەین نەیزانی و بەر پرسەکە چ بڵێ گوتبی وەڵڵا کاکە ئەمە پەیوەندی لەگەڵ عوسمان ئۆجەلانە بووە یعنی بە عوسمان ئۆجەلانێک دەمی هەمووانی داخست عوسمان ئۆجەلان چ بووە عوسمان ئۆجەلانیش وەک عەبدوڵڵا ئۆجەلان باسی لەوە دەکرد پەکەکە کاتی نەماوە دەبێ هەڵبژێتەوە شەڕی چەکداری چارەسەری نییە کاتی سەردەمی تێکۆشانی سیاسی و سڤیلە عوسمان ئۆجەلان چی بوو چی نەبوو غەڵەتەکانی چی بوون چی نەبوو ئەمەیان بابەتێکی دیکێ بێگومان عوسمان ئۆجەلان هەندێک شتی شەخسی خستۆتە پێش شتی کۆلەکتیڤ ئەمەیان بابەتێکی جیاوازە بەڵام تیۆریەکەی هەمان تیۆریە عوسمان ئۆجەلان بەرڵێن لە ڕێگەی عوسمان ئۆجەلان بزانە چۆن بەکارهێنا مەبەستم لێرەدا مەبەستم شتی جێڕانەوەی شتی شەخسی نییە مەبەستم تێگەیشتنە لە عەقلیەتی کۆنەپەرستی حیزبی جا حیزبێکی وها بەدەسپلین و وها فیداکار و کە ئەو خوێنەی ڕژاندوێتی ئەو خوێنەی لێ ڕژاوە و وهابێ کە گرنگی بە پەروەردە و خوێنە و شتیوادا وهابێ دەبێ عەقلیەتی ئەوانی دیکە چۆن بێ لە بۆ هەندێ هەرچێک ئەبێ من پێشوازی لەو قۆناغە دەکەم و لە سەرەتاشەوە بە هەموو کەم و کورتیەکانیەوە پێشوازیم لەو قۆناغە کردووە بە هەموو کەم و کورتیەکانیەوە بەڵام ڕاستیەکانیشم نەشاردوونەتەوە لە منتان نەبیستووە کە بە تایبەتی لەم دواییانەدا کە بڵێم ئەمە لە قۆناغی یەکەمیندا قۆناغی چارەسەری کێشەی کوردە نا بەڵام دەرگایەک دەکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد بە دڵنیاییەوە ئەوە دەکات ئەو جەلانیش وەکو بینیم ئەڵێ دەبێت تۆ دان بە دەوڵەتدا بنێ دەوڵەتیش دان بە کورددا بنێ ئەوە خۆی لە خۆیدا مانای چییە مانای ئەوەیە کە من دانت پێدا دەنێم ئەوەی لە دوای دروستکردنی کۆماری تورکیا لایەن کەمارەتە تورکەوە تۆ پراوێز خرای ئێستا پراوێز ناخەم دانت پێدا دەنێم وەرە ناو سیاست بکە وەکو کورد سیاست بکە بە ناسنامەی خۆت سیاست بکە بەڵام لێرەدا شتێک نییە بە ناوی جیابوونەوە ئەمە نییە بێگومان دەبێ ڕاستیەکە بڵێ وەڵا من جیا دەمەوە و ئیسرائیل لە مەیدانە و ئیسرائیل لە تورکیا ئادا و دەبێتە شەڕ و تورکیا پارچە پارچە دەبێ و ئێمە زیاد دەبین ناشتیوە ئەسڵ و ئەساسی نیە بەڵێ بە زۆرتر درێژ نەکەمەوە داواکارم لە پشتگیریەکانتان بەردەوام بن کاتێکی خۆش هەربژین زۆر سوپاس بۆ پشتگیریەکانتان داوای لێبوردنەکەم 52 دقیقە قسەم کرد بەگشتی وەڵامی پرسیارەکان بابەجێ بێڵین لە بۆ میوانەکان ڕەنگ بێ سبەینێ میوانێکم هەبێ دەربارەی هەمان پرس ویانش پرسەکانی دیکەشی دەخینە سەرێ پرسیارەکانتان ئامادە بکەن لە بۆ ئەو